سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. چالاکی ئازادیخوازانی کوردستان و ئێران بۆ پشتیوانی لە بنەماڵەی ئارمیتا گەراوان، کۆبوونەوەی خانشینکراوانی تەئەمینی ئیجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، دەست بەسەرکردنی 15 کەس لەوانە نەسرین ستوودە لە پرسەی ئارمیتا گەراوان، لێدوانی نەرگز محەممەدی و نەسرین ستوودە سەبارەت بە قەتڵی حکوومەتی ئارمیتا، خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی، ناڕزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجاری، سەپاندنی سزای زیندان بەسەر سپیدە ڕەشنۆ لە تاران و کۆبوونەوەی ئێرانیانی دەرەوەی وڵات دژ بە قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان. درێژەی هەواڵەکان چالاکی ئازادیخوازانی کوردستان و ئێران بۆ پشتیوانی لە بنەماڵەی ئارمیتا گەراوان. ڕۆژی یەکشەممە حوتی مانگی خەزەڵوەر کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵاب لە شاری سەقز و چەند شاری دیکە ئێران بە مەبەستی پشتیوانی لە بنەماڵەی ئارمیتا گەراوان چالاکیان ئەنجامدا و ڕێزیان لە یادی ئەو هەمیشە زیندووە کرد. بەپێی هەواڵی گەیشت و کچان و کوڕانی شۆڕژگەر لە شاری سەقز با بڵاوکردنەوەی تراک بە دروشمەکانی مەرگ بۆ خامنەیی، نا بۆ حیجابی ئیجباری، نا بۆ ویلایەتی فەقی و نا بۆ دینی زۆرەملێ یادی ئارمیتا گەراوەندیان بەرزڕاگرت. هەروەها لە شاری تاران ئازادیخوازان دیواری مترۆیان با دروشمی دژە حکوومەت نەخشاند و خوێندکارانی زانکۆکانی شەریف و ئەلزەهرا تراکت و وێنەکانی ئارمیتایان بڵاو کردەوە. کۆبوونەوەی خانشینکراوانی تەئەمینی ئیجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە حوتی مانگی خەزەڵوەر خانشینکراوانی تەئەمینی ئیجتماعی لە کرماشان و چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی ژیان و مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی تەئەمینی ئیجتماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز، شوش و ئەرەک بەپێی ڕەواڵی هەر هەفتە لە ناڕزایەتی بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە جاخوازیەکانیان لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەتەوە. خانشینکراوانی ناڕازی خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە کردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی و جیابینکردنی بیمەی تەکمیلی بوون. بەڕێوچوونی ساڵڕۆژی گیانبەخکردنی کەیوان دەرویشی لە شاری سنا. ڕۆژی یەکشەممە حوتی مانگی خەزەڵوەر مەراسمێک بە بەشداری بنەماڵەی هەمیشە زیندوو کەیوان دەرویشی لە گوندی چنارەی سەر بە شاری سنا لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە بەڕێوەچوو. بەپێی هەواڵی گەشت و بنەماڵەی هەمیشە زیندوو کەیوان دەرویشی هاوڕێ لەگەڵ کۆمەڵی لە خەڵکی ئازادیخوازی سنا لە یەکەمین ساڵیادی گیانبەخکردنی کەیوان بە دەستی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لەسەر مەزاری ناوبرا و کۆبوونەوە ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. کەیوان دەرویشی لە ڕاوتی شۆڕشی ژینە لە ساڵی 1400 هەساوی بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. دەست بەسەرکردنی 15 کەس لەوانە نەسرین ستوودە لە پرسەی ئارمیتا گەراوان. ڕۆژی یەکشەممە حوتی مانگی خەزەڵوەر لە کاتی بەڕێوچوونی مەراسمی ناشتنی تەرمی ئارمیتا گەراوان لە گۆڕستانی بەهشتزارای تاران هێزەکانی ڕژیم هێرشیان کرد سەر خەڵک و نەسرین ستوودە چالاکی مافی مرۆڤ و 15 کەس لە کەسوکاری ئارمیتایان دەست بەسەر کرد. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا و هەروەها ڤیددیۆکان بڵاو کراوەتەوە، هێزەکانی ڕژیم لەگەڵ خەڵکی ئازیەتبار بە شەڕهاتوون و بە شۆکێری بەرقی و باتۆم 15 کەسیان دەست بەسەر کردووە کە یەکێکیان مامۆی ئارمیتایە بە ناوی محەممەد گەراوان لە معلمانی خانشینکراو. هەروەها نەسرین ستوودە لەلایەن بەکرێگیراوانی حکوومەتەوە ئەشکەنجە و پاشان دەست بەسەر کراوە. ڕەفاندنی دوو هاوڵاتی لە پارێزگای ئیلام. ڕۆژی یەکشەممە حوتی مانگی خەزەڵوەر هێزەکانی حکوومەت دوو لاوی دژبەری حکوومەتیان بەبێ بەڵقی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. بەپێی زانیاریەکان هێزەکانی ئەمنیەتی کۆماری ئیسلامی لە شارەکانی ئاودانان و دێهلۆران دوو لاو کە لە ئاز قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان ناڕزایەتیان دەربڕی بوو دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. ناسناوە یەکێک لەو دوو بەندکراوە بریتیە لە ڕامین وەلی نەژاد ناوراو لە ڕاوتی شۆڕشی ژینە لە ساڵی ڕابردووش دەست بەسەر کرابوو.
لێدوانی نەرگز محەممەدی و نەسرین ستودە سەبارەت بە قەتڵی حکوومەتی ئارمیتا. ڕۆژی یەکشەممە حوتی مانگی خەزەڵوەر دوو چالاکی ناسراوی مافی مرۆڤ لە ئێران بە ناوەکانی نەسرین ستودە و نەرگز محەممەدی سەبارەت بە قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان ڕایانگەیان. ئارمیتایان بەهۆی قژە جوانەکانیەوە ڕەوانەی مەر کرد. نەرگز محەممەدی براوەی خەڵاتی نۆبێلی ئاشتی و زیندانی سیاسی با ئاماژدان بە مەرگی ئارمیتا گەراوان نووسیوێتی ئارمیتایان بەهۆی قژە جوانەکانیەوە کە نەیدەویست لەژێر حیجابی ئیجباری بیشارێتەوە ڕەوانەی مەر کرد. ناوبراو هەروەها وتویەتی حکوومەت لە ڕێگەی ناوەندە ئەمنیەتیەکانیەوە وای کرد کە ڕاستیەکان لەژێر کۆمەڵێک فێڵ و هەڕەشەدا نێژران. لەلایەکی دیکەوە نەسرین ستودە چالاکی مافی مرۆڤ مردنی ئارمیتا گەراوەندی بە قەتڵێکی دیکەی حکوومەتی ناوبردوو وا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسی ئێمە دوو کچی لاومان لە مترۆدا لەدەستدا دەتوانین بە بوونی بەرفراوانمان لە مترۆکاندا لاوەکانمان بپارێزین تاکو و کاتی دادگاییکردنی دادپەروەرانەی تاوانباران و فەرماندەکانیان دێت. خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی ڕۆژی یەکشەممە حوتی مانگی خەزەڵوەر موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان لە شاری سلێمانی ڕژانە سەرشەقام و خۆپیشاندانیان کرد. لە وەڵامی گوشارەکانی حکوومەت هەزاران موچەخۆر و مامۆستای ناڕازی لە شاری سلێمانی کارتی سووریان بەڕووی حکوومەتی هەرێم بەرز کردەوە بە دروشمی بایکۆت بەردەوامە خوازیاری بایەغدانی حکوومەت بە کێشە و گرفتەکانیان بوون. ناڕازیان ڕایانگەیان کە تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە مانگرتن و خۆپیشاندان ئەنان. شایانی باسە کە چەند ڕۆژ لە مەوبارجی هاانتەها نوێنەری مامۆستایانی ناڕازی کە داوای دەست لە کارکێشانەوەی وەزیری پەروەردەی کردبوو لە ڕووداوێکی هاتوچوو لەسەر ڕێگای بارزان گیانی لەدەستدا. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی زاهیدان لە بەردەم دادگۆستەری ڕۆژی یەکشەممە حوتی مانگی خەزەڵوەر سەدان کەس لە بنەماڵەی بەندکراوانی بەلوچ لە ڕۆژی 28 ڕەزبەری ئەمساڵ لە بەردەم دادگۆستەری زاهیدان کۆبوونەوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ڕۆڵەکانیان بوون. بەپێی راپۆرتی چالەکانی بەلوچ لە خۆپیشاندانەکانی ڕۆژی هەینی 28 ڕەزبەری 1402 هەتاوی چەندین کەس لە هێرشی هێزەکانی ڕژیم بریندار و نزیکەی 500 کەس دەست بەسەرکراون کە بەشێکیان منداڵ بوون. ڕۆژی یەکشەممە بنەماڵەی بەندکراوان لە ناڕزایەتی بە ناڕوونی چارەنووسی ڕۆڵەکانیان لە بەردەم دادگۆستەری زاهیدان کۆبوونەوە، بەڵام هێزە ئەمنیەتەکان هەڕەشیان لێکردوون کە ئەگەر ناوی ڕۆڵەکانیان لە میدیاکانی دژبەری حکوومەت بڵاو بێتەوە سزای قورس بەسەریاندا دەسەپێنن. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە چەند شاری ئێران. خانشینکراوانی سەنعەتی فولادی ئێران ڕۆژی یەکشەممە حوتی مانگی خەزەڵوەر لە چەند شاری ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان، تاران و ئەهواز لە بەردەم سندوقی خانشینی کۆبوونەتەوە و خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی یەکسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی و گەڕانەوەی سەربەخۆیی بۆ سندوقی خانشینی بوون. ناڕزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری. کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی ئاغاجەری لە پارێزگای خوزستان ڕۆژی یەکشەممە حوتی خەزەڵوەر بۆ جارێکی دیکە لە ناڕزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری کۆتایی هێنان بە جیاوازی، وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەوات، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی ڕەسمی نەوت، پێدانی ئەو بڕەپارەیە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان لە ساڵانی ڕابردوو کەمکراوە و دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بوو. سەپاندنی سزای زیندان بەسەر سپیدە ڕەشنۆ لە تاران. ڕۆژی یەکشەممە حوتی خەزەڵوەری 1402 هەتاوی دەستگای قەزای ڕژیم سزای 6 مانگ زیندانی تەعزیری بەسەر سپیدە ڕەشنۆدا سەپاند. سپیدە ڕەشنۆ لە ماڵپەڕی تایبەتی خۆیدا ڕایگەیاند سزای 6 مانگ زیندان و 10 ملیۆن تمەن جەزای ماڵی بەسەریدا سەپاوە. هەروەها قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خراوەتە سەر سزاکانی و چیتر ناتوانێت پەیجی شەخصی خۆی هەبێت.
ناوبراو هەروەهاوتی ئەو 6 مانگە زیندانە حکمی پێشوویە کە 3 ساڵ و 7 مانگ بەندکران بووە لە حاڵەتی تعلیق دێنە دەرەوە و بە شێوەی سەرجەم بە 4 ساڵ و 1 مانگ زیندان مەحکوم کراوە. کۆبوونەوەی ئێرانیانی دەرەوەی وڵات دژ بە قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان. ڕۆژی یەکشەممە 7 مانگی خەزەڵوەر ئێرانیانی ئازادی خواز لە وڵاتانی کانەدا و بریتانیا دژ بە قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان خۆپیشاندانیان کرد. ڕۆژی یەکشەممە هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی ئارمیتا گەراوان لە سەران کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز بە کۆبوونەوە لە بەردەم باڵوێزخانەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی لەندەن و ڤانکۆڤێر قەتڵی حکوومەتی ئارمیتایان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری سزادانی بەرپرسانی دام و دەستگا ئەمنیەتی و قەزاییەکانی کۆماری ئیسلامی بوو. دووە هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی کرێکارانی سەنعەتی جلوبەرگ لە بەنگلادێش. ڕۆژی یەکشەممە 7 خەزاڵوەری 1402 هەتاوی هەزاران کرێکاری سەنعەتی جلوبەرگی بەنگلادێش بۆ پەنجمین ڕۆژی بەردەوام لا ناڕزایەتی بە دۆخی خراپی ژیان و معیشت دەستیان لە کارکێشایە و خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان هەزاران کرێکار لە شارەکانی داکا و قازیەپور دژ بە گرانی و کەمی حەقدەست خۆپیشاندانیان کرد و جادەکانی نێوان داکا بۆ تەنگیلیان داخستووە. ناڕازیان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و چاکسازی لە معیشەتی خۆیان و بنەماڵەکانیان بوون. خۆشەویستان هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد بژی.